Cette école a été fondée en un partenariat entre l'État français et le gouvernement du Kurdistan pour former les citoyens de demain. Et je suis extrêmement fier d'être là aujourd'hui devant vous pour vous dire que ce projet a été vraiment pour moi une réussite, car vous avez pu voir nos élèves de CP qui ne sont pas francophones et qui parlent maintenant français. Nous avons la fierté cette année d'être centre d'examen, d'avoir préparé et d'avoir présenté des élèves kurdes, français ou d'autres nationalités aux épreuves de brevet et de baccalauréat français. Cette volonté de partenariat s'affiche aussi grâce au fait que l'école existe par les parents et pour les parents. Ce sont les parents qui gèrent l'école, ce sont eux qui décident de la destinée de l'école. Et ceci toujours avec le soutien constant de l'ambassade de France et du gouvernement du Kurdistan. Donc, encore une fois, merci beaucoup de votre présence ici. Et je vais laisser la parole à nos élèves de CM2 qui ont tenu à vous adresser quelques mots. باڵێز و هەروەها ڕسوولی گشتی فەرەنسا لە هەرێمی کوردستانەکە بە خێراتنی ئاوادەوانی دیکەکەم بە تایبەت ڤیژن ئێجوکیشن سوپاسم ڕۆ کە لێرە لە قوتابخانەی دانیێڵ میترانی لە هەولێری پایتەخت پێکەوە لەگەڵ جەنابی باڵێز و هەروەها ڕسوولی گشتی فەرەنسا لە هەرێمی کوردستان کە ئامادەی بۆ درێژە پێدان بە گەشانەوەی ئەو چرادراوشەوەی نێوان هەرێمی کوردستان و فەرەنسا لە بواری پەروەردە کردووە. لە نێوان فەرەنسا و هەرێمی کوردستان پەیوەندی فرەلایەنە هەیە بە تایبەتیش لایەنی پەروەردەیی و کلتوری یەکێکە لە لایەنە هەرە گرنگەکان. پاڵپشتەکانی فەرەنسا بۆ هەرێمی کوردستان لە هەموو کاتەکان بەردەوام بوون و ئێمە لە یادی ناکەین لە پاش ڕاپەڕینی 1991 یەکێک لەو دەوڵەتانەی پشتگیری هەرێمی کوردستانی کرد لە دابینکردنی کتێب بۆ قوتابخانەکان و چاپکردنی لە فەرەنسا و هێنانەوەی بۆ کوردستان دەوڵەتی فەرەنسا بوو بە تایبەتیش خاتو دانیێل میتران. بۆیە پاڵپشتی قوتابخانەکانی فەرەنسی لە ئەولێر و لە سلێمانی بە یەکێک لە کارە گرنگەکانی وەزارەتی پەروەردە دەزانین. لە بواری پەروەردە و کلتوریشدا ئەم پەیوەندیانە ئەوەندەی کە قوڵ دەبنەوە و دەستنە خۆناغێشونیەوە و کاتێک کە جەنابی سەرۆک بارزانی لە 22/6/2010 لە ئۆفیسی وەزارەتی دەرەوەی فەرەنسا لەگەڵ وەزیری ئەو کاتا بەڕێز بێرنار کۆشنەر یاداشتی لێکتێگەشتن و ڕێکەوتنامەی لێکتێگەشتنی نێوان کوردستان و فەرەنسا لە 22 خاڵ کە بەشێک لە خاڵەکان گرنگیدانە بە بواری کلتور و پەروەردە لە نێوان فەرەنسا و هەرێمی کوردستان ئەمە قۆناغێکی نوێ بوو بۆ ئەوەی کە پەیوەندیەکان بە شێوەیەکی فەرمیتر دەست پێ بکەن. سێ خاڵی کورتی کۆتایی سپاس بۆ ڤیژن ئێجوکیشن کە لە هەموو کەرتی پەروەردە پاڵپشتی وەزارەتی پەروەردەیە و ئەمڕۆژ لە قوتابخانەی فەڕەنسی ڤیژن ئێجوکیشن پاڵپشتە و سپاسی بەڕێز جەنابی کاگی دریس نێچیروان بارزانی یەکەین بۆ پاڵپشتی بۆ قوتابخانەی فەڕەنسی. دووهەم سپاس بۆ ئەنجومەنی باوکان و ئەنجومەنی بەڕێوەبردنی قوتابخانە و خاڵی سێهەمیش پاڵپشتی وەزارەتی پەروەردە بۆ قوتابخانەکانی فەڕەنسی بەردەوامە بێ و ئەو چراگەشەی نێوان فەرەنسا و هەرێمی کوردستان هەمیشە بە گەشاوەی دەمێنێت. دووبارە بەخێر بێن جەنابی وەزیر و ئامادەبوانی بەڕێز. سپاس.
Monsieur le ministre de l'Éducation, chers amis, je suis vraiment très heureux d'être ici à l'école française Daniel Mitterrand. Comme l'a dit le ministre à l'instant, la relation forte d'amitié entre la France et le Kurdistan est à la fois ancienne et dans tous les domaines. Mais je voudrais évidemment insister aujourd'hui sur un domaine particulier qui est celui de l'éducation et de la culture. Et vraiment, l'école Daniel Mitterrand incarne cette relation forte entre le peuple français et les Kurdes. Et je me félicite vraiment d'être ici aujourd'hui. باڵێزی فەرەنسا لە عێراق و هەروەها جەنابی کۆنسوڵی گشتی فەرەنسا لە هەرێمی کوردستان سەردانی قوتابخانەی فەرەنسیمان کردووە لە هەولێر و بەردەوامی پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک وەزیران کاک مەسعود بارزانیمان بۆ ئەو پەیوەندیە کلتوری و پەروەردەیەی نێوان هەرێمی کوردستان و فەرەنسا دووپات کردوتەوە کە بەردی بناغێن پەیوەندیە مێژوویشی زۆر کۆنی هەیە و هەرێمی کوردستان هاوکاریەکانی فەرەنسا لە چاپدانی پەرتوکەکانی کتێب کە لە دوای ساڵی 1991 دوای ڕاپەڕینی 1991 ئەو دۆخەنە ئاسایی لە کوردستان هەبوو ئەوە لە یاد ناکە و ئەو پەیوەندیانە ساڵ بە دوای ساڵ پەرایان پێدراوە بە تایبەتیش یاداشتی لێکتێگەشتنەوە و ڕێکەوتنامەیە کە جەنابی سەرۆک بارزانی لە ساڵی 2010 لە بارەگای وەزارەتی دەرەوەی فەرەنسا لەگەڵ دەوڵەتی فەرەنسا ئەنجامی داوە بۆ فراوانکردن و گەشەپێدانی پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و فەرەنسا بە تایبەتیش لە بواری پەروەردەی و کولتوری ئەمڕۆ لەگەڵ جەنابی سەفیر پێکەوە باسی بەردەوامبوونی ئەو پەیوەندیە پەروەردەی و کولتوریانی نێوان کوردستان و فەرەنسامان کرد. جەنابی سەفیر ئەگە وتارێکی هەبێ با قسە بکات. L'état des relations entre la France et la région du Kurdistan. Les relations d'amitié fortes. پەیوەندی دۆستایەتی و مێژووی نێوان هەرێمی فەرەنسا و حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی زۆر بەهێزن و ڕۆژانە پەیوەندیانە جەختیان لێ دەکرێتەوە بەهێزتریش دەبن وەکو جەنابی وەزیر ئاماژەی پێکرد پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و فەرەنسا پەیوەندی هەمەجۆرن و لە زۆر باردان بە تایبەتی لە بواری پەروەردە و لە بواری کەلتوردا کە ئاماژ و خواستەوەیە ئەم پەیوەندیانە ببرێنە ئاستێکی تر و بەرەی زیاتریان پێ بدرێت جەناب وەزیر سوپاس بۆ بەشداریتان و بۆ هاوکاری و پاڵپشتیتان هەروەها سوپاس بۆ پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بە قوتابخانەی فەرەنسی لە